سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ڤیددیوەیەکی تازە تەبعاان لەو ڤیددیوێ ئەوڕۆ تۆزێک بە جیاوازانە باسی کۆمپانیای ئەپڵ بیرۆڕای خۆم بە نسبەت کۆمپانیای ئەپڵ و کۆمپانیای ئەپڵ کە لەو فترەی ئەخیری کە ئەو مۆبایلانەی دوستا کە ئایفۆنی 12 و هەموو مۆدلەکانی ئایفۆن 12 بڵاو کردەوە مەبەستیان چییە بۆ ستایلێکە مواسفاتەکانی بۆ ستایلێکی ئیش دەکەن و شتیوە طبعاان ئەوە یەکەمین جارە ئەوەندەی کە من زاکیرەم کە خیانەتم لێ نەکا چار ئایفۆنی بە یەکجارێ ئەلانکەن طبعاان ئایفۆن 12 مینی دوای ئایفۆن 12 دوای ئایفۆن 12 پرۆ دوای ئایفۆن 12 پرۆ ماکس طبعاان هەمویان بە شاشەی گەورەتر لە چاو ڤێژنە کۆنەکان ئایفۆن 12 مینی بە 5.4 و ئایفۆن 12 و 12 پرۆ بە 6.1 و زائیدن ئایفۆن 12 پرۆ ماکس بە 6.7 طبعاان ئەگەر کۆنفرانسەکە دیتبی هەموو کۆنفرانسەکە بەس باس لە سپید دەکرا سرعەت خێرایی و زیاتر 5G طبعاان ئەپڵ ئینکاری ناکرێ ئەپڵ ئەگەر شتێک بیەوێ شکلی ینی شێوەی پیشەسازی لە پیشەسازیەکە بە شێوازێکی تر بچێتە ئیتیزاهێکی تر یان ڕوویەکی تر ئەتوانێت بۆ نمونە کاتی خۆی ئەو کە شوێنی هیدفۆنی لابەر هەموو شەریکە گاڵتەیان پێکرد و کۆمپانیەکانی منافسی 2 ساڵی پێنەچوو هەرچی کۆمپانیا هەبوو لای بر ئەوانەی کە گاڵتەشیان پێ دەکرد و زائیدەن بۆ نمونە کۆمپانیای ئەپڵ کە ئەو نۆچەکەی لە سەرۆدانا زۆرترین کۆمپانیە هەسان نەفسی شت کۆپیان کرد و نۆچەکەیان دانا طبعاان ئەو نۆچەی کە دایانە وەلی هات بوو کۆمپانیا هەبوو دوای فترێک دوای ئایفۆن ئەکسی کە دەرچوو باسی ئەوی دەکرد وەڵا ئێمە مۆبایلێکمان دروست کرد و نۆچەکەی لێی شەریکەی ئایفۆن شەریکی ئەپڵ لە مۆبایلی ئایفۆن بچووکترە ماشی ئەو مەزەلەی طبعاان ئەجە بۆیە کۆمپانیای ئەپڵ ینی کە زەخت بکە بۆ 5G بە طریقەک ینی لە هەموو کۆنفرانس کە 10 دقیقە کامل بەس باسی 5G کرا کە ئەگەر کۆی بکەوە کاتەکان یعنی ئەگەر بیوێ هەر زەخت بکە 5G باوەڕ کە هەرچی شەریکاتی ئیتیساڵات هەیە لە ئەمریکای ئەگەر پێشتر دەیان نابی بە 5 ساڵی هەموو کەڤەری هەموو ئەمریکای بکەن بۆ 5G باوەڕ کە لەبەرەوەی کۆمپانیای ئەپڵ داینە وای لێدێ بە ساڵێک 2 ساڵ هەمووی کەڤەر دەکەن ینی ئەوە تەئسیری کۆمپانیای ئەپڵە لەسەر ئەو دەوروبەری تەکنۆلۆژی طبعاان یەکێک لە شتەکانی تر بۆ یەکەمین جار دەیبینین کۆمپانیای ئەپڵ شاشەکانی عەدا ئەو مۆبایلانەی کە پرۆنە شاشەکانی لە LCD کردیتە ئۆلێد بۆ نەفسی ڕیزولوشن و کواڵەتی طبعاان ئەو شتە خەڵک زۆر ڕقی لە ئایفۆنە کەونەکان بوو مەسەلەن بۆ نمونە ئایفۆن 11 یان ئایفۆن XR ئەو ئایفۆنانەی کە بە شکل بە ئایفۆن X و ئایفۆن XS و ئایفۆن 11 دەچون بەس هیچ کوالتی شاشکی حتا فول HD نەبوو LCD بوو و حەز ناکەم زۆر بچمە ناو تەفاسیل باسی فەرقی LCD و شاشی ئامۆلێتان بۆ بکەم یان ئۆلێد بەس ئێستا بۆ یەکەمین جار ئەپڵ ئەو شتەیدانە طبعاان سعرەکانیشی ئێستا تقریبا ئەو لاینەی ئەپڵ کە مۆبایلەکانی ئایفۆن تێدا تقریبا لە 400 دلار دەست پێ دەکات تا نزیک 1100 وازان بەس ئەوە 900 دلار هیچ مۆبایلێکی تێدانەیە ما باقی 100 دلار 100 دلارێک مۆبایلێکی هەیە کە بتانی خەڵک بیکڕی و ئینکاریش ناکرێت خەڵکەکی زۆر هەیە لە دنیاەوە بە کوردستانەوە خەڵک حەزی لەوانەیە بەس ئایفۆن بکری بەس لەبەر ئۆپرێتینگ سیستەمەکەی لەبەرەوەی ئاسانە و بەسیتە و سیمپڵە و زۆر سادەیە و زۆر جێناداتە تەفاسیلی ورد و وردەکاری ورد بۆیە بۆوی ئایفۆن اختیارێکی زۆر باشەوە ئێستا وێلی هاتی اختیاری زۆرە و سەئیشی هەرزانە و مواصفاتیشی باشە تەسەوڕ دەکەم نەکە لە کوردستان لە هەموو دنیا ئەو ئایفۆن 12 مینیە و لەگەڵ ئایفۆن 12 بەڕەتڵ دەفرۆشی ئەپڵ بەڕەتڵ حتا وێلی هاتی ئێستا ئەو دوو ئایفۆنە ئەگەر مقارنەی بکەن بە ئایفۆنی 12 پرۆ 12 پرۆ ماکس فەرقەکی زۆر کەمی هەیە ینی ئیلاگەر بتوێ مۆبایلی شاشە گەورە بکڕی زۆر حەز لە مۆبایلی گەورە و قەبەبی مواصفات و کامێڕی زیاتر و شتیوە بۆ ئەوەی بڕۆی بەس ئەگەر نا تەماشە بکەی نەفسی پرۆسێسەری 5 نانۆمیتەر کە ئێستا حالیان سەرەترین پرۆسەرە لە عالەم حەسەب قسەی ئەپڵ
تەسەوڕ دەکەمە سەرەترین ئەوە بی ئەتا ئێستا لەبەرەوەی منافسەکەی لە سنابدراگۆن دەرنەچووە لەو فترەی مانجی 12 کۆنفرانسیان کە دەردەچیتن و زائیدەن هەمویان ئەو ئایفۆنانە بێزگەورەوەی کە نفسی پرۆسێسەریان هەیە نفسی شاشە و کوالتی شاشەیان هەیە هەمویان 5Gیان تێدایە هەمویان کامڕێی ئەساسیەکان تقریبن وەکو یەکە ئەگەر تۆزێکی هەیە ڤێژنی کۆنوشتیوابی ئەوانەی 12 و 12 مینی سۆفوێر کۆمپیوتیشنال فۆتۆگرافی کە پاشەوەی ڕسمەکەی دەگری خۆی بە AI ینی هۆشمەندی زیرەک بە زەکای سناعیر کە ڕسمەکە جوانتر و باشتر دەکە ئەویان تقریبن هەموو وەکو یەکە ینی وزایدەن ئەو بە 600 دلاری ئەو بە 1100 دەست پێ دەکە ینی ئەتوو بۆ کامی دەڕۆی ینی ئەگەر بتوێ مجرڕ ئایفۆنت پێبی و زۆر جێنادێ شاشی گەورە و زائیدەن هەرچی مواصفات ئەوی ئەساسیە لە مۆبایلی پاتری خێرایی کامێرە شاشە هەمووی تێدا بۆ کامی دەڕۆی ئەکیید بۆ هەرزانەکەی دەڕۆی ئەجە بۆیە تەسەوڕ دەکەم نەک لە کوردستان لە هەموو دنیای بێتام زۆر دەفرۆشی 12 و 12 مینی و زایدەن ینی ئایفۆن 11 ئەتیادی ئەوی ڕەنگا و ڕەنگەکانی پار ئەویش باشترین فرۆشتنی هەبوو لە لایەن کۆمپانیای ئەپلۆ لە چاو 11 پرۆ 11 پرۆ ماکس طبعاً ئەو ئایفۆن 12 مینیش کە شاشەی 5.4 ئێستا پێی دەڵێن مینی ینی 7 ساڵ پێش ئێستا 5.4 بەبیرم دێ شاشەی بیدایەتی نۆتەکان بوو گەلاکسی نۆت 1 و 2 ئەوانە ئەو حەجمە دەمانگ و ئۆمایگاد ینی ئەوە چیەوەی با بە ئەوها گەورەیە کوور بتانین بێک دەستی بەکاربێنین طبعاً بۆ ئەو کات زۆر گەورە بوو لەبەرەوەی یەکەمی شت مۆبایلە وەختی بێزڵەکی گەورە ئەوەی هەبوو لەسەر لە خوار لە تەنیشتەکان زائیدەن ئەسپێک ڕۆیشۆ ینی ئەوەی شاشە ئێستاکو ئەوەختی 4/3 نا بەس 16 بە 9 ئەو شتان ئێستا 21 بە 9 22 بە 9 ینی مۆبایل ئێستاوەی لە هاتی ڕۆژ بە ڕۆژ باریکتر بووە و باریکتر و درێژتر بووە بۆ ئەوی بتوانین بێک دەست بیگرین ینی بۆیە ئەو ئەسپێک ڕۆشیۆی جاران کە هەبوو لەگەڵ ئەو حەزمی شاشەی ئێستا ئەگەردا بنێ مۆبایلەکە بزەبر مڕەبع و 4 گۆشە دەردەسی بۆیە ئەو حەزمانە بۆ ئەو کار زۆر گەورە بوو بۆ ئێستا هەر گەورە نییە و یەکشتی تریش هەیە حەزم کرد باسیکەم طبعاً کۆمپانیای ئەپڵ مێشکی بردین لە کۆنفرانسەکەی ئەمە دەمانوێت ژینگەی پاکەین و ئەمە نامانوێت 250,000 سیارە کە کاربۆنی دروست دەکەن CO2 گەرماتی دەدەنە هەساری زەوی و ژینگە پیس دەکەن ئەمە ئەگەر شاحنی نەخێنە ناو تی پێ دەڵێن ناو کارتۆنەکەی ژینگە پاک دەبێت بەس خۆی قسەکە وایە بەس هەمووی واژ نییە لەبەرەوەی ئەپڵ تۆزێک شەیتانە ئەگەر تەماشی مێژوی بکەین لەو مەجالان ئەو لە ناو کارتۆنەکەی بەس ئایفۆنەکە دەداتێ و زایدەن شاحینەکەش تەبعاً هەمومان بەداخۆ زانیمان ئایفۆنی تازە سەپۆرتی تایپ سی ناکە هێشتا سەپۆرتی لایتینگ دەکە تەبعاً شاحینەکە ئەو وارێکە لەگەڵیتی سەرەکی لایتنینگە سەرەکی تایپ سیە تاکە شاحینە لە هەمێژووی کۆمپانیای ئەپڵ کە سەرێکی شاحینەکە سەری تایپ سی وارەکەی تری لایتینگ بی بەس جەماعەتی ئایفۆن 11 پرۆ 11 پرۆ ماکس یعنی یەک وەجبە شاحینە بەحەسەب قسەی ئەپڵ دەڵێ ئەمە هەمومان ئەوانەی کە ئایفۆنیانێ شاحینەیان هەیە پێشتر تەبعاً شاحینیانێ بە شاحینە 5 واتە کەمەکەوی بە 300 شەحن دەکا و زایدەن ئەو سەرەکەی USB فول سایزە USB گەورە زایدەن لایتینگ ئەگەر قەزدت ئەوەی ژینگە پیس نەبی ئەو عەلەقل ئەو وارەی لەگەڵدانێ بۆ دەچی وارەی دیدادنەی ئیپار بەس بۆ ئەوەی بۆیە تەسەوڕ دەکەم مەبیعاتی ئەپڵی لە شاحینەی ئەو 250,000 لۆری کە کەمکەنەوە بۆی ژینگە پیس نەبی ئەوە زۆر پیستر دەبی زۆر زیاتر لۆری لەسەر جارە دەبی بەس بۆ ئەوی شاحینەی بگوازنەوە بۆ هەموو وڵاتەکان کە دروست دەکرێت بۆ ئەوی جەماعەتی ئەوانەی کە ئایفۆنی بەکاردێن بکڕن دوای ینی شتێکی تریش ئەو ئایفۆنان تازان هەموو پاتریان گەورەیە و دەبی بە سەرەی شاحنیان کە ئەو شاحنیانەی کە هەیەە هەمووی کەون و سەبرە و ئێستا زۆر شاحنەی سەرێ بکڕی تەوان شاحنی سەری ئیش نیتە دەبی بکڕی و ینی هیچمان بەیز نەکرد تەوانەوە فێڵەکی مارکێتینگیانەی ئەپڵە بەداخەوە و زۆر خەڵکیش پێ باوەڕ دەکا و خەڵکیش هەڵدەخەڵەتێ تەبعاً ئەتا ئێستا تێناگەم ئەپڵ بۆ تایپسی ناخاتە ناو مۆبایلەکان تەبعاً تایپسی لە ناو مۆبایلی شتێکی زۆر سەقەت و بێمانایە و دەروی ئیکۆی سیستەمی ئەپڵە بەس
لەناو ماکبوک و لەناو ئایپادی پۆرتی فیوچەر و مستەقبلە پۆرتی داهاتووە پۆرتەکە کە هەموو شتێکی پێ دەکرێ و سەندەربۆڵتەوە نازانم چی ینی ئەو دووفاقیانی چی ئەم تێناگەم ئێستا دەمەوێت تێبگەم ئەپڵ دەوێ بگا بەچی لە مۆزوعە و زائیدەن شتێکی تر ئەو ئایفۆنانە حسب تا ئێستا لەبەرەوەی بە خۆتان نزانن کۆمپانیای ئەپڵ لە کۆنفرانسەکانی باسی حەزمی پاتری ناکاتن بەس لەبەرەوەی بەس دەڵێ پاترێکی ئەوەندە باشتر ئەوەندە سەعات تەحمل دەگری و ئەوەندە بەرگی دەگری و نازانم چێ ئەو قسانە طبعا ئێستا حسب تۆزێک ئەو دیعانەیە کە لەبەرەوەی ئایفۆنێکی تا بڵاو نەبوویتون نەگەیشتە دەست ئەو ڕڤیوەرانی کە دیکەنەوە پارچە پارچە بۆی بزان حەزمی پاترێکی چەنە دەڵێن لەبەرەوەی بێزلەکەی کچکێکی تۆ شاشکی گەورە کردێ و وەزنی سوکریە حەزمی پاترێکی بچوو کردیتەوە لە تا مۆدێلەکانی کۆن بە نەفسی حەزمی شاشە و ڤۆلیۆمن یان خەبارەی مۆبایلەکە طبعا ئەگەر وای کردبی و 5Gشە خوا دەزانی پاتری چۆن دەبی تەمان 120 هێرتزی دانە ناو هەرباز ناکەم ئەگەرەوەشی دانا بە 5G بە پاتری کچکە کە بۆ شەرتەی ئەپڵ لەوەتی هەیە بۆی بەناوبانگە کە پاتری باشە بەرگە دەگری ئەوەختی ئەسمعی خۆی لە دەست دەدا بە تاواتی خۆی دوو سەبەب هەیە کە ئەپڵ بە تەسەوری من بۆ 120 هێرتزی نەچوە بۆ شاشکان مۆزوعی یەکەم پاتری لەبەرەوەی نێدەویست دوو مواصفاتی زۆر زەخمی گەورە وەک 5G و 120 هێرتز هەر ڕفرێش ڕێت دیسپلی بخاتە ناو مۆبایل لەبەرەوەی هەردووچیان زۆر پێویستیان بە قووەت و پاتریە سەبەبی دووەم ئەوەیە مۆزوعی کۆڕۆنا و شتیوە ئەو پارسانێک کە پێویستە بۆ ئەو شاشانە معاملەکان پێڕانەگەیشتنە بە سکێڵەکی گەورەی ینی بە حەزمێکی گەورە زۆر دروستکە لەبەرەوەی بە خۆتان زان مۆبایل کە دروست دەکرێت یەک عەدەد دوو عەدەد نییە بە ملیۆنە هەیە ئەو پارچانە بە ملیۆنەها پێشوەخت دروست بکرێ ئینجا بنێرێتە معاملەکە ئەو تەزمیع بکرێ ببتە ئەو مۆبایلە تازە بۆیە مۆزوعی کۆڕۆنا و داخستنی بەشێکی زۆری لە معاملەکان ئەوەی لێکردیە کە زەخت زۆربی لەسەر ئەو پارچانە و ئینتازیش و بەرهەمێنان کەمبی بۆیە یەکێک لە سەبەبەکان ئەوەیە کە کۆمپانیای ئەپڵ نەیتوانی ئەو عەدەدەی کە پێویستی بۆی دابین بکاتن بۆیە وزایدەن وەک وتم پاتری تەبان ئەوە هەندێک بیرروڕای و شتی خۆمە لەسەر کۆمپانیای ئەپڵ حەزم کرد لەگەڵ ئێوە مناقشەی بکەم گفتوگۆی بکەم ئەگەر بەدڵتانە لەگەڵ قسەکانم هاوڕان لە کۆمنتی لێدەن و ئەگەر عکسی قسەکانی منیشن و ڕایەکی تێ هەر حەزم لێ کۆمنت لێ بدەن بۆی بزانم ئەوەکە چۆنە